بۆقسەکردنی زیاتر لە بارەی هەڵبژاردننی ئەنجومەنی پارێزگاکانی عراق بەتایبەت لە پارێزگای کەرکووک ئامادەکاری لایەنەکان و پێکاتە نەتەوەی و لایەنە سیاسەکانی دیکە لە کەرکووک گفتوگۆکەین لەگەڵ بەڕێز ماردین کۆکقایە ئەندامی مەکتەبی سیاسی بەرەی تورکمانی لە کەرکووکۆ لەگەڵماندا. بەڕێز ماردین سڵاوتان لەبێتم کاتتان باش. بەڕێز ماردین خێراتن شەو باش دەستپێکێ بزان بین وەکە تورکمانên کەرکووکێ و çawa xwe amade kiriye ji bo helbijartinên civata parêzgehan taybet ya Kerkûkê bi yek lîst weke Türkmanên Kerkûkê dê beşdarî bikin yan her layanekî siyasî Türkmanî bi serbexwe beşdar dibîtin. Bismillahirrahmanirrahim. Benayê Xwedayê gewre û mîhreban, şewî êwe baş, şewî bîneranî Kurdistan 24 baş, pêwîst e li serman hemû lekîj lêman tê bikin li xelkî Kerkûk ke helbijarnekan li salî 2005 betaybet encûmenî parêzgahê Kerkûk berrê neçûwa ew jî behoy nekokiya berdewamekan li nêwan layanekan de lewşara boya min ئێمە هەستیش بەومان کردووە کە دوای ساڵی 2023 ژمارەی تورکمانەکان زیادیان کردووە و هەروەها هەستمان بەوەش کردووە کە ژمارە پێکاتەکانی دیکەش لە ناو شارە زیادیان کردووە و بەشێک لە خەڵک لە شارەکانی دیکەش ڕاگوازراوە بۆ شاری کەرکووک بە مەبەستی گۆڕینی دیموگرافی ئەمەش جێگەی داخە کە نابێت لە هیچ لایەنێکبی شارینەوە بۆیە ئێمە لە هەموو هەڵبژارنەکاندا هەرچەندە دوا دەخران هەڵبژارنەکانی کەرکووک ئەویش بەهۆی زیادبوونی ئەوانەی کە دەنگدەرانی پارێزگای کەرکووک بە خەڵکی ڕەسەنی ئەو شارە نین و هەرچەند ناویان لە تۆماری دەنگدان هەیە بەڵام ئەمە لەسەر بنەمای ئامارەکانی وەزارەتی ناوخۆ و تەندروستی و پلاندانان و لەسەر بنەمای ئەو ئامارانە تۆماری دەنگدەران دیاری کراوە بەڵام داوا لە هەمان ئەو لایەنانەش دەکەن و هەمان ئەو وەزارەتانە دەکەن کە ئەرکی خۆیان لە بڕیاردان لەبارەی بۆ گەڕانەوەی ئەو خەڵکانەی لە پارێزگاکانی دیکەوە هاوردەی کەرکووک کراون بگەڕێنەوە شوێنی خۆیان و ناویان لە تۆماری دەنگدەرانی کەرکووک بهێنە دەرەوە هەروەها ئێمە لە ساڵی 2005 تا ئێستاش ئێمە دەزانی کە ژووری کۆمسیۆنی هەڵبژاردنەکان لە کەرکووک لەلایەن تەنها لایەنێکەوە بەڕێوە دەبرێت. ئەگەر بەرسەوە پرسیارە من دەی دەسوپاس بەڵێ 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 ئێمە لە بەرەی تورکمانی و حەزبە تورکمانیە نەتەوایەتیەکان و ئیسلامیان ڕەسەنەکان ئێمە لە ساڵی 2021 هەڵبژاردنێکمان بە لیستی یەکگرتو چووینە هەڵبژاردنەکانەوە و تا ئێستاش لایەنە تورکمانیە سیاسیەکان لەسەر ئەوە کۆکن کە لە هەڵبژاردننی داهاتوشدا بە هەمان لیست و بە هەمان ناونیشانیش بچینی هەڵبژاردننی ئەنجومەنی پارێزگاکانەوە هەرچەند هەندێک پێکاتەی دیکەش هەبوون لە هەڵبژاردننی پێشوودا پێکاتێک تورکمانی بوون کە لە دەرەوەی لیستی ئێمەدا بوون بەڵام ئێمە پێشبینی ئەوە دەکەن کە وڵەکانی شەڕکراونەتەوە بۆ ئەوە بەسە ئەوانیش بێنە پاڵ لیستی یەکگرتووی تورکمانی. بەڕێز ماردین جگە لەگەڵ تورکمان لەگەڵ کورد یاخود عەرەب بەنیازی ڕێکەوتن هەن یاخود ڕێکەوتنتان کردووە پێشتر هیچ شتێکەیە؟ تا ئەمڕۆ هیچ لێک نزیک بوونەوەیەک لەم بارەیەوە لە نێوان تورکمان و پێکاتەکانی دیکەدا بۆیە من لەو باوەڕادام چونکە ململانەیەکیش هەیە لەسەر پۆستی پارێزگار و سەرۆکی ئەنجومەنی پارێزگا و هەروەها پۆستەکانی دیکە بۆیە ئەگەر هاوپەیمانێتی هەبن من لەو باوەڕەدام کە پێش هەڵبژاردنەکان هاوپەیمانێتەکان
ڕابگەیەنرێت بەڵام چاوەڕێناکەم بکە ئەو ڕگەاندنی ئەو هاوپەیمانەتیە بکەوێتە پێش هەڵبژارنەکان حزب و لایەنە سیاسیەکانی دیکەی وەکو تورکمان و کورد و عرب باوەڕم وایە کە دوای هەڵبژاردن دەتوان حکوومەتێکی خۆجێیی هاوبەش پێک بهێنرێت و ئێمە لە ساڵانی ڕابردوودا دەیان کێشە و ئەزمموی تاڵی سیاسیمان هەبووە. بەرز ماردن تە بەحسا پۆستێ پارێزگاری کەرکووکێ کرد. قاعدەیەک هەیە دە هەڵبژاردناندا دەبێژن هەڵبژاردن ڕەش و سپی ناناسیتن. کی زۆرترین دەنگان بینیتن ئیتر ئەو سەرکەفتنی یەکێمەیە. ئەگەر پارتی دموکراتی کوردستان یان بژین کوردان دە هەڵبژاردنن بێجارەیەن جواتە پارێزگاندا زۆرترین دەنگ هینان وەکە تورکمان وەکە بەرەیا تورکمان ئامادەنە پشتەوانە لایانی کوردی بکەن بۆ دانانا پۆستێ پارێزگاری کەرکووکێ کە کورد بیتن. لە ڕاستیدا ئێمە ئەزمونێکمان هەیە ئەزمونێکی تاڵمان هەیە لە کەرکووک لە دوای ساڵی 2003 تا ساڵی 2017 ئەو بینیمان کە لەلایەن تەنیا لایەنێک و لەلایەن حزبێکەوە لەلایەن پێکاتەیەکەوە ئیدارەی ئەو وڵاتە بەڕێوە دەبرا و ئێمە ئێستا داوا لە هەموو لایەنە سیاسیەکان دەکەین بە تایبەت کوردیەکانیش ئەم جۆرە بەڕێوەبردنە لێی دوور بکەونەوە و بە تاکلایەنە و شاری کەرکووک بەڕێوە نەبن. شاری کەرکووک شاری هەموو پێکاتەکانە پێویستە بەشداری لە نێوان لایەنەکاندا لە نێوان پێکاتەکاندا بۆ بەڕێوەبردننی ئەو وڵاتە هەبێت و پێویستە خزمەتگوزاریەکی واقعی هەبێت بەبێ ئەوەی هیچ پێکاتەیەکی دیاریکراو یاخۆ تەنیا حزبێکی دیاریکرا و فەرمانڕەوای ئەو شارە بکات. بۆیە ئێمە داوا لە هەموو لایەنە سیاسیەکان دەکەین دوای هەڵبژارنەکان پەنا نەبەنە بەر ئەو بنەمایانە کە پەنا نەبەنە بەر بنەمای زۆرینە بەڵام ئەگەر نیازپاکێکە بێت بۆ بەڕێوەبردننی ئەو شارە. بەڵام بەپێی هەڵبژاردنەکە کێ زۆرینە بوو کێ بردیەوە ئەو کەسە پۆستی پارێزگارە بات. واتە ئەگەر بە گوێرە بنەمای زۆری نەبێت لە هەڵبژاردنەکانی پێشودا بینیمان ڕەوتی سەدر زۆری نەبوو بەڵام نەیتوانی بەسەر دیمەنی سیاسی عێراقدا زاڵ بێت لە پەرلەمانی عێراق. ئەمڕۆژ سەرۆکی کۆمار لەلایەن کوتلەیەکەوە نییە کە زۆرترین کورسی بەدەستێنێت بەڵام ئەو حکوومەتە کە پێکێنراوە لەلایەن شیعە و سنە و کوردەوە دانراوە کەواتە هەر لە ئێستاوە کەواتە هەر ژنهاوە وە بڕیاردایەک و وە باوەریژ دەرەنجامن هەڵبژاردنان نینە یعنی مامەڵەیە دگەل ئیستحقاقاتێن هەڵبژاردنان ناکەن. ئێمە ڕێز لە هەموو دەنگەکان دەگرین ئەو ڕێز لە دەنگی هەموو دەنگدەرێکیش دەگرین و ئەو ژمارەیەش کە هەر لایەنێک بەدەستی دەهێنێت ئەمە خوا ئیرادەی دەنگدەرە بەڵام ئێمە دەمانەوێت ئەو خەڵکانە کە لە پارێزگەکانی هەولێر و سلێمانی وە گوازراونەتەوە ناوشاری هەولێر ناوشاری کەرکووک بگوازرێنەوە ناوچەکانی خۆیان بۆ ئەوەی کاریگەری لەسەر گۆڕینی دیموگرافیای پارێزگاکە نەبێت و دواتریش پێویستە لایەنێک تەنیا دەست بەسەر دەسەڵاتدا نەگرێت بەڵام من دەڵێم لە بەڕێوەبردننی ئیدارەی کەرکووک پێویستە هاوبەشیکردنێک هاوبەشیەک و بە شەراکەت لە نێوان لایەنەکان بەڕێوە ببرێت هەروەها هەندێک نمونەی بەڕێز ماردین زۆرینەی ئەوانەی کە باسی لەکەی تۆکاڵی لە دەرۆی کەرکووک هێنراونەتە نێو کەرکووک بێگومان عەرەبی هاوردن هیچ پێکاتێکی دیکە هەیە کە ئێوە مەبەستان بێت لە دەرۆی کەرکووک هێنابنە کەرکووک جگە لە عەرەبی هاوردە؟
لا أنا نخير من من أقصد ئەوەی من دەڵێم دوای ساڵی 2023 هەردوو حزبی کوردیە کە ژمارەیەکی زۆری هاوڵاتیان و لانگرانی خۆیان لە سلێمانی و هەولێر گواستویانەتەوە بۆ ناو شاری کەرکووک و بینیشمان چەند ماوەیەک پێش ئێستا کە بەڕێز ڕاکان جبووری پارێزگاری کەرکووک بە هەزاران کەس کە گوتی بە هەزاران کورد گوازراوەتەوە بۆ ناو پارێزگای کەرکووک و لایەنگرانی دوو حزبە کوردیەکان و ئاماش لەگەڵ لیستی بەرز ماردین نها بەرز ماردین نتائج مرضية. بەرز ماردین تو بەحسا هزاران کوردان دکه که دبیجی هەردوو پارتین سیاسی مە بەسەتە پارتی و یەکێتیە کو بە هزاران کورد vەگەڕاینەوە ناوە کەرکووکێ دەمەکێدا کوبەریان نەها ڕژێما باسی ئەو دەرکرد ببوون ئەو vەگەڕێنە سەر ماڵ و حاڵین خوا دەمەکێ دنداژی خۆ دەستهەڵات دەستێ واندایە نها نووسراو هەنە دادگا هەیە ku erd xanî tapûb navêwanin beriya niha ew derkirîne ser cêd xwe. لا يعني نەخێر پێویستە نابێت ئێمە ئەو ڕاستیانە بشارینەوە ژمارەیەکی زۆر لە کورد و تورکمان لە سەردەمی ڕژەمی پێشوو لە هەموو بەڵگەکاندا دیارن و سنوورداریشن بەڵام دوای ساڵی 2023 ئەو ژمارەیە کە گوازراونەتەوە بۆ شاری کەرکووک زۆر لەوانە زیاترن کە پێشتر دەرکراون ژمارەکە زۆر زۆرە ئاماش ئێمە هەروەها ئێمە بەڵگەشمان هەیە لەسەر ئەمە وەک پێشتریش گوتم پارێزگاری کەرکووک لە ڕێگەی کەناڵەکانەوە ئەو ژمارەیان ڕاگەیاندووە. بەڕێز ماردین کۆقایە ئەندامی مەکتەبی سیاسی بەرەی تورکمانی لە کەرکووک لەگەڵماندا بووی سپاس بۆیە. سپاس بەرز ماردین.